لەگەڵ پێکهێنانی حکوومەتی نوێ عێراقدا لە کارنامەکەی سوودانیا جۆرە ڕێککەوتنی کراوە، زیاتر ڕێککەوتنەکە ڕێککەوتنێکی سیاسیە لەسەرەوەی کە هیچ بڕیارێک لە دژی حکوومەتی هەرێمی کوردستان و بەتایبەت ئەو کۆمپانیا نەوتیانی کە لە هەرێمی کوردستانە کارەکەن دەرنەچێت هەتا دەرکردنی یاسای نەوت و گاز، ینی جۆرێک لە ڕێککەوتنی سیاسیە ئەمە کراوە. ئەم بابەتە گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر بڕیار ڕەشید کە بەڕێزیان ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراقن، ئێستا ڕاستەوخۆ لە بەغداوە لەگەڵمانە. دکتۆر بەیانیت باش، سڵاو لێبێ. ئێوەش باش، سڵاو لە ئێوە و لە بینەرانی خۆشەویستی کوردستان. زۆر سپاس. دکتۆر ئەگەر پێمان بڵێ ینی ڕێککەوتنێکی لەم شێوەیە بە دیاریکراوی کراوە یان جۆرە ئیتفاقێکی سیاسی هەیە لەسەرەوەی حکوومەتی نوێ عێراق ینی جۆرێک لە دژایەتی حکوومەتی هەرێم نەکا هەتا ڕێخستنی پەیوەندیەکان بە یاسا؟ بێگومان یەکێک لەو نقطانەی کە طبعاً مدەی دوای هەڵبژاردننی پەرلەمانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کۆمەڵە مەراحلی زۆر قورسا تێپەڕین، هەر لە هەڵبژاردننی سەرۆک کۆمار و دواتر کابینەی نوێی حکوومەت کە کابینەی بەڕێز محەممەد شیع سوودانی و هەڵبژاردننی بەڕێز سەرۆک کۆمار بەڕێز دکتۆر لەتیف، بەڵام پێشوەخت پێشەوەی ئەم حەدەسانە هەموو ڕووبا کۆمەڵێک گرێ هەبوون. لە نێو ماڵی شیعە کۆمەڵێک کێشمەکێشم و گیر و گرفت و با بڵێن بەریەکەوتن هەبوو، لە نێو ماڵی سونەشە بە هەمان شێوە لە نێو ماڵی کوردی شاوەکو وترا، بەڵام یەکێک لەوانەی کە وەکو یەکێتی نیشتیمانی هەمیشە پێداگیری کراوە پێداگیریمان کردووە ئەو بووە کە مەلەفی کوردستان و قەزیەی کورد و هەرێمی کوردستان بە تایبەتی بتوانین ئێمە داکۆکی لێ بکەین و پێداگیری بکەین لەسەر ئەو خاڵانەی کە پەیوەندیدارە بە ژیانی هاوڵاتی هەرێمی کوردستانەوە. ئەوەی کە جناب ئاماژەی پێی بێگومانەمە لە کۆبنەوەکانە زیاد لە چەندین جار جەخت کراوەتەوە تا ئەخیر جار کە قەرار بوو کابینەی حکوومەت پێک بێت، قسە لەسەرەوە کرا کە ئایا کابینەکە بە خێرایی یان با بڵێن بۆی گرفت و بۆی ئەرقلەی بۆ دروست نەبێت لە پێش پرۆسی سەرۆک کۆماریش و بۆی گرفت بۆ دروست نەبێت لەسەر کۆمەڵی خاڵڕێککەوتن و کە کۆتایی پێبێنێ، بەڵام یەکی پێداگیری کرد بە تایبەتی لە قەزەی کەرکووکەوە لە قەزەی ناوچەدا بڕنداوەکەنە بێگومان شانبەشانی کێشەی بودجە و چارەسەرکردنی بودجە بۆی موچەی هاوڵاتیان دووبارە نەبێتەوە بە قوربانی لەم نێوەندەیە. ئەمانە کۆمەڵێک خاڵ بوون کە ڕێککەوتنێکی سیاسی پێشوەختەی لەسەر کراوە، جێبەجێکردنەکەی ماوە کە ئەمەش بە هەمان شێوە ئەرکێکی ئاسان نابێت، ئەرکێکی قورسە، بەڵام ئەوەی کە گرنگە لەم قۆناغەیە ئەوەیە کە هەموو لایەنە سیاسیەکان بە دەر لە یەکێتی نیشتیمانی هەموو لایەنە سیاسیەکانی تری کوردستان ئەمانە پاڵپشتی ئەو بەرنامە و کارنامە سیاسی یەکێتی نیشتیمانی بن کە بە زۆر بەڕوونی و بە ئاشکرا ئەو خاڵانی کە مناقەشەی کراوە خراوەتە بەرچاوی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و وتومانەمە پێداگریمە لەسەر 1 2 3 4 ئەمانە کردووە. لە مودەی ڕابردووە بەداخەوە تا کوێستە هاوڵاتیان جۆرێک لە ڕێککەوتنی ئەو ڕێککەوتنە سیاسیانەی کاکرێت لە چوارچەوەی ژووری داخرا و لە پشتی پەردەوە کرێت و کە بۆ ئەوان غامزەوە زانین کە حیزبە سیاسیەکان زیاتر مەرامێکی سیاسی یا مەرامێکی حیزبی بەرژەوەندی حیزبی لە پێشەکردن بەرامبەر بە بەراورد بە بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی بۆ ئێمە لە هەموو ڕێککەوتنەکانە ڕاستەخۆ وتومانە ئەمە وەرەقەی ڕێککەوتنەکانە ئەمە خاڵەکانە کە پێداگریمان کردو لەسەری و ئەمە ئیسفادەکانی ئەبێت بۆ هەرێمی کوردستان. بێگومان تەطبیقکردنی بە تەنها وەکو یەکێتی نیشتیمانی قورسە بتوانین بیکەین، پێویستمان بە لایەنە سیاسیەکانی کە ئەبێت لە کێشەکانی چ بودجە بێت چ کێشەکانی ئەوانەی کە پەیوەندیدارە، یعنی ئەو موسساتانەی کە پەیوەندیدارە ڕاستەوخۆ بە هەرێمی کوردستان. دکتۆر پەیوەندیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و بەغدا چۆنە ئێستا لە چاستێکە پەیوەندیەکان باشن لەم سەرەتایەوە؟ ئەم سەرەتایی زۆر باشە، گرنگەوەیە کە بەم شێوەیە کە هێناومانە بە کوردیەکەی بڵێن تێکی نین، تەمەنەمەش دوولایەنەیە، هەم پەیوەندی بە ئێمەوە هەیە هەم پەیوەندی بەوانەوە هەیە، بەڵام ئەوەی کە لەسەر نقطە ئەساسیەکان ڕێکەوتووی لەسەر لەگەڵ بەڕێز سەرۆکی نوێی حکوومەتی عێراقە کە پێشتر گفتوگۆ کراوە و کۆدەنگی لەسەریا بووە و یەکێتی پاڵپشتی پێشوەختەی بۆ ئەم بەڕێزە دووپات کردوتەوە و سیاسەتێکی ڕوون و ڕەوانمان هەبووە. واتە لە زۆربەی خاڵەکانیشە ئێستا کە حەجم و قورسایی یەکێتی زۆر لە ژمارە ئەو کورسیانی با بڵێن
بۆی حسابەکرێت دەگەڕێتەوە بۆ ئەو سیاسەتە ڕوون و ڕوانەی کە لە یەکەم ڕۆژەوە یەک بەرنامەی سیاسی هەیە بۆ توێتی ئەمە بەرنمەکەی منە و ئەمێ بەم شێوەیە کار بکەم لەبەرەوە بینین کە بەدەمەوەچوونێکی زۆر هەیە لەلایەن ئەو با بڵێن بە تایبەت ئیتاری تەنسیق و بێگومان هەم سونەکانیش و مستەقلەکانیش بەدەمەوچوونی زۆر هەیە بۆ ئەو سیاستەی کە سیاستێکی ڕوونڕەوانە و سیاستێکی ئەوە نییە کە اتفاقیەکەم ڕۆ لەگەڵ لایەنێکا سبێنێ و لایەنە هەڵبۆشێتەوە لەگەڵ لایەنێکی کەیە و بەرنامەی داواکاریەکانی یەکێتی نیشتمانیش داواکاری حیزبی و داواکاری شخصی نییە بەڵکو داواکاری و هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە ئەمە زۆر بەڕوونی ینی بەدەر لەو لایەنە سیاسیانە یان ئۆپۆزیسیۆن و مزایەتچیانە یان حیزبە دەسەڵاتدارەکانی تر کە قسەیان لەسەر بۆ نمونە بەرژەوەندی شخصی بیان قسەیان لەسەرەوە بێت کە تەنها ئەوان لە خەمخۆری هاوڵاتیانی مە زۆر بەڕوونی و ئەو نقاطانی کە مەبەستمانە خراوەتە ڕوو و یەکێک لەوانی کە هەماتوانی جەنابشی ئەگەر یا هەر مناقشەیەک یا مقابلەیە کرا لەگەڵ لایەنە شیعە باڵاکانە تەکید بکەنەوە کە کێ بووە پێداگری کردووە لەسەر مۆزوعی کەرکووک گوێتی ناهێڵین بە هیچ شێوەیەک نابێت پێکێنانی کابینەی نوێی حکوومەت بکەوێتە پێش واتە مناقشە لەسەر کەرکووک و لەسەر داهاتووی کەرکووک نەکرێت و بڵێن با ئێستا خەمی وەزارەتی یا دوانمان بێت و بڵێن کەرکووک کێشەنێ نەخێر یەکێتی نیشتمانی پێداگریکی تەواوەتی لەسەر قەزەی کەرکووک بە تایبەت کردووە لەسەر قەزی بوجە و موچەی هاوڵاتیانی هەرێمی باشە دکتۆر ڕەنگە ئێستا بینەرێک بپرسێ ینی چی کراوە بۆ کەرکووک کاڵم چی کراوە بەسم لە کابینەکەی ئەو ڕێکەوتنی کە باسێکی هیچ شتێکی پێشوەخت هەیە بۆ کەرکووک مەسەلەن دیاریکردنی پارێزگاری نوێ یعنی شتێکی لەو شێوەیە هەیە من لێرەوە ئەو مژدێ بە هاوڵاتیانەیەم کە لە داهاتوویەکی نزیکە بەرهەمی ئەو پێداگریانی کێتی نیشتمانی لەسەر کەرکووکە بیننەوە و لە داهاتوویەکی نزیکە ئەو گۆڕانکارانی کە لە کەرکووکەوە ئەو دەستکەوتانی کە بۆ هاوڵاتیانی کەرکووک و بۆ شاری کەرکووک بەدەستێت و کە لە سای کێتی نیشتمانی و لە سای هەوڵەکانی کێتی نیشتمانیوە ئەمە ئایندەیەکی نزیکە بینرێت نامەوێت هیچ بەرنمەیەکیان کارێک ئاشکرا بکەین کە ئەزانین کە چەندین لایەن هەم بە لایەنە کوردیەکانیشەوە بەداخەوە زۆر جار دژی و بەرنمەی کێتی نیشتمانی دژی و بەرنمەی خزمەتکردنی شاری کەرکووک و هاوڵاتیانی کەرکووک بۆ بیخێنە ڕوو بەڵام لە ئایندەیەکی نزیکدا هەموو ئەوانە بەرچاوڕووی زیاتر وە دکتۆر ڕۆشنتر بۆ شاری کەرکووک ببین خەمێکی گەورەی کەرکووکیەکان و ناوچە جێناکۆکەکانی تریانی ئەوەیە کە تعریبێکی گەورەیان لەسرە تعریبێکی خێرا و ئەو چڕیان لەسرە و تەنانەت جوتیارەکان خەمی کێڵانی زەویەکانیانە یعنی لە هەندێک شوێن ڕێگەنارە زەویەکانیان بکێڵن بێخەم بن لەوە زەویەکانیان بکێڵن ینی پشت ئەستور بە ئەو ڕێکەوتنانی کراوە ئەمە نێمە لە یەکەم ڕۆژە وەکو وتما هەم وەکو جیهەتی سیاسی وەکو ئەو شاندە باڵای کە بۆ ڕێکەوتن سیاسەکان لەگەڵ لایەنە سیاسەکانی کە کۆبۆتەوە پێداگری لەسەر ئەو مەسالان ئەو مەسائلانی کە پەیوەندیدارە بکرد بە هاوڵاتیانی کردبوو کردووە ئێمە هەر دوێنێ لەگەڵ بەڕێز وەزیری عەدڵ دکتۆر خالید شوانی دووبارە باسی ئەو بابەتی جوتیارانمان کردەوە و چارەسەری کێشەکەش نزیکە لە داهاتوویەکی نزیکا چارەسەری ئەو کێشانە شەکرێت نەک تەنها ئەو کێشانە زۆرێک لە کێشەی کە هەیە کە هەر کێشە و پەیوەندیدارە بە بەشێک لە هاوڵاتیانی کردەوە ئەمە لە ئایندەیەکی نزیکدا هەمووی بەپێ ئەو هەوڵانی کە دراوە و بەپێ ئەو بەرچاوڕوونانی کە هەمانە قۆناغێکی کە یا قۆناغێکی نوێ بۆ شاری کردێتە پێشەوە ئەوەی کە پەیوەندی بە هەرێمی کوردستانی باقی پارێزگاکانی تری هەرێمی کوردستانەوە هەیە لە بڵین سلێمانی و هەولێر دووەکیش ئەمە ئاتوانین مژدەی ئەوە بین کە ڕێکەوتنی سیاسی یا بە بڵین پێداگری یەکێتی نیشتیمانی بۆ ئەوەیە کە کێشەی سەرەکی ئێستەی هەرێمی کوردستان کە کێشەی بودجە بووە و کێشەی موچە بووە ئەمە تاکو ئێستا ڕێکەوتنە سیاسەکە وا کراوە کە ئەمە کێشەی ئەم کێشەیە چارەسەر بکرێت و شتێک نمێنێ بەوەی کە ئایا ئەم مانگە 200 ملیاردەکە هات یاخود نەهات ئێمە بتوانین لە سفرەوە دووبارە پەڕەیەکی نوێ هەڵبینەوە و اتفاقی کە کراوە بیخینە ئەرزی واقع ئەو لە واقعدا وەکو خۆی جێبەجێ بکەین ئەگەری لە دوای جێبەجێکردنی ئەمەش ئەو کاتە ئەتوانین با بڵێن کێشەی موچەی هاوڵاتیان بە شێوەی کشتی چارەسەربەوە کێشەی بودجەی هەرێمی کوردستان چارەسەربێ بەڵام ئەمە بێگومان پێویستی بۆ هەیە بە دەمەوچوونی لایەنە کوردیەکانی تری خۆشمان لەگەڵ دابێت. باشە دکتۆر ینی جیاوازیەکە چی ئەم کابینێ لەگەڵ کابینەکەی مستەفا کازمی کە
بۆ نمونە زۆر جار لە بەغداوە کێشە بۆ هەرێمی کوردستان دروستەکرا، هەرێمی کوردستان هەندێک جار وەک پێویست ناچووە پێش لە بەغدا، ینی هەمیشە بەرکەوتنە بوو، موچەی هاوڵاتیان لا گەروونەگەرا بوو، ینی ئەو جیاوازیە چییە بۆ نمونە لە کابینەکەی سوودانیە کە ئومێدیەوە بخوازرێت کە ئەو گرفتانە دووبارە نەبێتەوە؟ بە کورت و مختصرەگەر بتوانین ئاوا بڵین لە مدیر ڕابردووی هێزی سەرەکی سیاسیمان هەیە لە هەرێمی کوردستانەکە یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکراتە. لە مدیر ڕابردووی ڕێکەوتنانی کە کراوە توانین بڵین کە قیادەی ڕێکەوتنەکان پارتی دیموکرات بووە و کۆمەڵی هەڵەی ڕێکەوتن و بەرژەوەندی حیزبی و شەخسی خراوەتە پێش بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە. ئەم جارە بەهۆی ئەوەی کە ئیطاری تەنسیقی حکوومەتی پێکێناوە ئیتیفاقەیەکی یا با بڵین نووسراو نابەڵکو لێک تێگەشتنێکی تەواوەتی لەگەڵ یەکێتی نیشتیمانیە هەبووە لە یەکەم ڕۆژەوە کە قسەمان لەسەر بوو و کە لە یەکەم دەنگدانی هەیئەی ڕیاسی پەرلەمانیەوە کە تێگەشتنێک لە نێوان ئیطاری تەنسیقی یەکێتی نیشتیمانیە بووە. دوجار ئیطاری تەنسیقی ئەم کابینەی پێکێناوە و ڕووی دەمی زیاتر لە یەکێتی نیشتیمانیە و یەکێتی نیشتیمانیش هاوڵاتیان و بەرژەوەندەکانی هەرێمی کوردستانی پێش هەموو شتێک خستووە. بۆیە ئێمە تەسەورەکەین و تا ڕادێکی زۆریش بە گەشتبینیەوە سێری ئەم کابینە نوێیەکەین لەبەرەوەی ڕووی دەمی لە یەکێتی نیشتیمانیەوە. خودی بەڕێز محەممەد شیع سوودانیش کەسێکە جیاوازتر لە بەڵێن بەڕێز کازمی کە ئەتوانێت زیاتر پێداگری بکات و ئەو بەرنامەی کە هەیەی زیاتر ئەتوانێت جێبەجێ بکات. هەر لە خودی تەشکیلی وەزارەتەکانەوە سێ وەزارەت مەرجداری کرد کە خۆی کەسەکان دابنێ بۆ ئەو سێ وەزارەتە کە وەزارەتی یەکێک لە وەزارەت با بڵێ وەزارەتی کارەبا و سەحە و ئاوەدانکردنەوە بوو ئەم سێ وەزارەتە بەمبەستیەوەی ئەم وەزارەتە خەدەمیانە بتوانێت بە تەواوەتی خزمەت بکات و لەژێر دەستی لایەنەکانی کە بیهێنێتە دەرەوە. ئەمە خودی خۆی نقطەیەکی پۆزتیفە کە هەم کەسێکە ئەتوانێت ئەو قسانەی یا ئەو بەڵێنانەی یا ئەو ڕێکوتنە سیاسیانی کە کراوە جێبەجێ بکات هەمووی کە ڕووی دەمی زیاتر لە با بڵێن لایەنی ئیطاری تەنسیقی لە یەکێتی نیشتیمانیەوە ئەتوانین بڵێن لە دەستێکی ئەمینە. دکتۆر بڕێر جەنابتان لە بەغدان ینی باسی سوودانیت کرد محەممەد شیع سوودانی زۆر جار وا باسەکرێ ئەوەندەی کەسێکی ئیداریە ئەوەندە کەسێکی ڕەنگە خۆی ینی احتیماماتی بۆ لایەنە سیاسەکە نەبێ ئەوەندەی وەکو کەسێکی ئیداری دەرکەوتووە لە ڕابردووە. ینی پێ دوایە ئەمە بە قازانج بۆ عێراقیەکان نشکێتەوە کە زیاتر سەرقاڵی خزمەتکردنی خەڵک بێەوە ئەو سێکتەرانی تۆ باسی کرد لە کارەبا لە خزمەت گوزاری گشتی ینی عێراق جارێکی تراهێکی بەبەرابێتەوە کەمێک ژیانی خەڵک خۆش بێت لەو خزمەت گوزارێ سەرەتایانە؟ بەزانین ئێمە ئەوە نەبێت احتیمالی تەواوەتیمان تەنها لەسەر کەسایەتی جنابیان بێت بەڵکو ئێمە یەکەم ئێمە اتفاقی سیاسی کراوە کە بە هیچ شێوەیەک ئامادەنین تەنەزول لەسەر نقاطانی کە لەسەر ڕێکەوتون بیکەین. ئەمە یەک. دووەم لە ڕێگەی پەرلەمانەوە و فراکسیۆنی مە بەردەوام فشارەکەین لەسەر حکوومەت و هەرچی هەبێت لە بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە خۆمان ئەیبچڕین و داوایەکەین و زەختەکەین کە وەری بگرین. سێمیش وەکو جەنابوت بێگومانم کەسێکە زیاتر کەسێکی ئیداری و وەک کەسێکی تەکنۆکرات ناسراوە هەر لەو ڕوانگەیەشەوە ئەگەر تەشکیلی کابینەکەی زیاتر سێکی بۆ سێ وەزارەتیش هەر ڕاستەخۆ خۆی مەرجداری کردووە و کەسانی کەشکەدانداون کەسی تەکنۆکراتن و بێگومانە ئەمە تەنها ئەوە نییە بڵێن ئەگەر کەسی یەکەم مەبەستی بێت بتوانێت بە تەواوەتی چاکسازی بکات. ئەمە پێویستی بە دەستە جەمعیە بەڵێ هەبوونی کەسێکی لەو شێوەیە لەویا خاڵێکی گرنگە بەڵام ئەمە کۆتایی خاڵەکانیە پێویستی بۆیە کە حیزبە سیاسیەکان کە بە تایبەتی باسی هەرێمی کوردستانەکەم کە ڕێکەوتنیان لەگەڵ ئیطار و لەگەڵ سونە و لەگەڵ لایەنەکانی بڵێ مستەقلەکانیش کردووە خاڵەکانی خۆیان بیر نەچێتەوە بەرژەوەندی حیزبی نەخەنە پێش بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە. ئەمە دوو و سێمیشەوەیە کە پەرلەمان و لیژنەکانی پەرلەمان بە چالاکترین شێوە دەست بکەن بە کارکردن و حکوومەت بخەنە ژێر چاودێریەکی تەواوە هەر خەلەلێکە بوو بە زووترین کات قسە لەسەر بکرێن. یەکێک لە تێبینیەکانیش لە مودەی ڕابردووە زۆر لەسەر پەرلەمان و پەرلەمانتارانە بووە لەسەر وەزیر و جێگر وەزیر و کابینێت با بڵێن حکوومەکانە بووە و لەسەرەوە بوو کە اتفاقە سیاسیەکان زیاتر مەبەستێکی حیزبی بووە. لەبەرەوە ئەمانە هەمووی ئێستا ئەتوانین بڵێن کەمترە و هەوڵێکی زیاتر هەیە بۆ چاکسازی و بە تایبەت ئیطاری تەنسیقیش لەوە تێگەشتووە کە ئەمە ئەتوانین بڵێن دەرفەتێکە کە تەسەوریان نەکرد بۆیان بێتە پێشەوە کە تەسەوریە چکە تا ئەخیر
جار تا جاریش ڕازی بوون بۆی کە کابینەی نوێ حکوومەت لەلایەن سەماحەتی سەدرەوە پێک بێت تەنها ئەوان بەشدار بن، بەڵام ئێستا دۆخێکی واتە پێشەوە کە کابینەکە بە تەواوی ئەوان تشکیلیان کردەوە. لەبەرەوە ئەبێت وە گرنگەوە خۆشیانەوە تێگەشتوون کە ئەم هەلە بقۆزنەوە و دەست بکەن بە چاکسازی لە عێراقا بە شێوەیەکی گشتی و لە سایە ئەو ڕێکەوتانەی کە نیشتیمانی لایەنەکانی کەش هەوڵیاندا دەست بکەن بە چاکسازی و بە خزمەتکردنی هەرێمی کوردستان. باشە دکتۆر، تۆ لە بەغدایەوەی کابینی هەرچەند ڕۆژێکی زۆر سەرەتایە بۆ کابینەکەی سوودانی، بەڵام هەست بە جوم و جۆڵ و هیچ گۆڕانکاریەکی ئەگەرچی وەکو سەرەتاییش بێ هەست پێکی کە کەسێک لە شوێنە دەست بەکارە بێ هەست بە جوڵەیەکەکەی، یعنی تۆ هەست بۆ جوڵەیەکەی لەوێ کەیتر بڵێ حکوومەت دەست بەکار بوو و لە ڕاستیە ئەم جوڵەیە هەستی ئەەکەین، بەڵام ئەمە یعنی بۆ ئەوەی بە کوردێکی بڵێ ئەمە نەمان خەڵەتێنی یان با بڵێن ئەمە تووشی هینێک نەبین حاڵەتێکی بێئومێدی کە دواتر سێرەکن جوڵەکان هێواشە بێتەوە. ئەم جوڵانە جوڵی ئاسایین تاکو ئێستا ڕاستە گۆڕانکاری کۆمەڵێک لادان کراوە، کۆمەڵێک کەسی بەرپرس لابراوە، بەڵام ئەمانە تاکو ئێستا با بڵێن چاکسازی تەواوەتی یا ڕیشەیی نین. ئەمە زۆر ئاسایە لە هەر کابینەیەکی نوێ حکوومەتە هەر کەسێ هەر کاتێک سەرۆک وەزیران یا هەر بەرپرسێکی نوێ دەچێت شوێنێکەوە مەسئولیەتێکی نوێ وەرەگرێت دەستکا بە کۆمەڵێک گۆڕانکاری. بەڵام ئەوەی کە ئومێدمان لەسەر هەڵچنیوە ئەوەیە کە با بڵێن ئەوەی کە بەڵێن دراوە و ئەوەی کە لە بەرنامەی ڕابردوو کاری لەسەر کردووە. بەڕێز محەممەد شیعە سوودانی کەسێک بوو کە لە ڕابردووە لە گەندەڵیەوە تێوە نەگلاوە و کەسێک بووە کە لەو مەجالانەی کە کاری کردووە جێی دەستخۆشی بووە و ئومێد لەسەر ڕابردووەکەی زیاتر هەڵەچنین وەک لەوەی لەم هەفتە گۆڕانکاری کە کراوە. بێگومانەمانە هەمووی پۆزتیڤە، بەڵام وەکوتم ئەمە تەنها وامان لێ نەکات کە پێمان وابێت تەواو ئەمە چاکسازەکان بە تەواوەتی دەستی پێکردووە ڕیشەیە. هێواش ئێمە ئازانین ئەم قۆناغی کە عێراق گەشتووە لە دوای 2023ەوە بەتایبەت کە پێی گەشتووە بە ڕۆژێک و دوان نەبووە ئەم هەموو کەم و کوڕیانە و ئەو گەندەڵی بێشماری کە لە عێراق هەیە ئەمە بە ڕۆژێک و دوان نەبووە بۆ بە هێواش و هەنگاوی جددی و ڕیشەییە نەک تەنها ڕووکەشی. دکتۆر بڕیار ڕەشید ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق، زۆر سپاس کەم بەیانێ لە بەغداوە لەگەڵمان بووی. سپاس دەکەم دکتۆر.